بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خوای بەبەزەی و بەڕەحم و شەفەقەت ئاراستەیەوەی عزیز و خۆشەویست بێت. خۆشەویستانی بینەر، لە گفتوگۆیەکی تایبەت لەگەڵ ئێوەی عزیز و خۆشەویست داین کە ئێستا لە دەروازە و بەرقاپی ڕەیانی خوای پەروەردگار داین، ئەو قاپیەی کە ئامادەکراوە لە بەهەشدا بۆ ڕۆژوەوانان. واتە ئێستا ئێمە لە بەردەم مانجی ڕەمەزان داین، ئەو مانگەی کە پڕیەتی لە خۆشببوونی خوای پەروەردگار، مانجێکی پڕ لە سکوونەتە، پڕ لە ئارامیە، پڕ لە گەڕانەوەیە بۆ لای خودای پەروەردگار. گفتوگۆیەکی کراوە دەکەین لەسەر ئەم مانگە بە میوانداری مامۆستای عزیز و بەڕێز مامۆستا مەلا ئەحمەدی قامیشی. مامۆستا گیان زۆر بەخێربێی، سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاسان دەکەم، خوای گەورە موفقتان کە لەسەر خێر و بەرەکەت ئینشاءالله. چۆن پێشوازی بکەین لە ڕەمەزان مانجی بەدر و قەدر و غوفران؟ بەڵێ، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا سوپاس بۆ خوای گەورە لەسەر نیعمەتی ئیسلام و ئیمان، هەزاران سەلات و سەلام بۆ سەرجانی پاچی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. و دەستخۆشی لە ئێوە دەکەم کە لە کاتی خۆیدا ئەم دەرفەتەتان ڕەخساند کە ئێمە لەبەر دەرگای ڕەمەزان داین و کە ڕۆژی دووشەممە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانە و لە کاتێکی گونجاودا کە ئێمە بزانین چۆن پێشوازی بکەین لە ڕەمەزان، چونکە بەڕاستی پێش ئەوەی بێت ئەبێ نەخشە و پلانمان بۆی هەبێ، بەرنامەمان بۆی هەبێ چۆن پێشوازی لەم میوانە ئازیزە خۆشەویستە ساڵانە بکەین کە بەردەوام ساڵانە ساڵی مانجێک لە خزمەتی داین. بۆیە سەرەتا دەڵێن بە هاتوو چۆی هەموو ساڵێ میوانێکە و بەڕێوەیە، میوانی من میوانی تۆ میوانی ئێمە و ئێوەیە، ئەو میوانی هەر ماڵێکی موسڵمانە بێجیاوازی، بەڵام کە هات وا پێت دەڵێم سستی نەکەی لە پێشوازی. اینجا چۆن پێشوازی بکەین لەم مانگە بە چەند شتێک دەبێت. یەکەمیان بەوە دەبێت کە ئێمە گەورەی ئەم مانگە بزانین. یعنی تۆ ئەگەر نەزانی ئەم مانگە چەند گەورەیە ناشتوانی خۆی بۆ ئامادە بکەیت. کە زانیت مانگەکە چەند گەورەیە، چەند بەڕێزە، چەند بەپێزە، ئەو کاتە وەکو چۆن لە کوردەواری خۆماندا دەڵێ قەدری زێر لای زەڕەنگەرە. ئەگەر تۆ زەڕەنگەر بی ئەو کاتە قەدری زێر و ئاڵتونەکە دەزانی. کە زانیت ئەو مانگە چەند گەورەیە کە مانجی قورئانە، مانجی دابەزینی قورئان، هاوڵان چەند مانجێک پێشەوەی ڕەمەزان بێ ئاوەتیان دەخواست پێی اللهم بلغنا رمضان، هەردوومان پێشەوە اللهم بلغنا رمضان بارك لنا في رجب وشعبان وبلغنا رمضان. يعني ئەم ئاواتە يعني چەند مانجێک پێش ئەوە خۆشەویستی ڕەمەزان لە دڵیاندا چەکەرەی دەکرد. سبحان الله. دوایش کە دەڕۆی خەمیان بۆ دەخوارد، داگوت ئاش لە دەستمان چ ئەو بۆ چونکە ئەوان دەیانزانی چ فرسەتێکە. ژیان فرسەتە، ژیان فرسەتە. ئەوەی لە دەست و تەنها پەندی لێ وەردەگرین و ڕابردوو بوو بە مێژوو. ئەوەی داهاتوش ومێدمان پێی هەیە، بەڵام مەڵکی من و تۆ نییە، نازانین پێی دەگەینیاننا. کەواتە ئەو فرسەتەیە ئەو کاتەیە کە تۆ تیا ئەژی. زۆر باشە مامۆستا. ئێستا ئێمە لە بەردەم ئەم فرسەتە داین. بەڵێ، چۆن ئیستیغلالی ئەم فرسەتە بکەین بۆ ئەوەی بکەوینە بەردەم ڕەحمی خوای گەورە، بەر سۆزی خوای گەورە، بەر لێبوردەیی خوای گەورە. ئەنجا مەبەستەکە معلومی جەناب تا کە ڕەمەزان مانجی لێبوردەیی و لێخۆشبوونی خوای گەورەیە. جا هاوڵان گەورەی ئەو ماگەیان بۆ دەرکەوتە بوو کە مثلا فەرزێک بە هەفتایە، سنەتێک مقابلی فەرزێکە، خێرەکەی دەرگاکانی بەهەشت لەم مانگەدا دەکرێنەوە. یعنی چی دەرگاکانی بەهەشت؟ یعنی دابەزینی سۆز و ڕەحمەت و بەرەکەت بۆ سەر بەندەکان. دەرگاکانی جەهەنەمدا دەخرێ. یعنی ئەوە تۆ لە ئاگر بە دوور دەبی، شەیاطین تواناکانیان کەم دەبێتەوە. ئەگەر جاران کەسێک پیاوێکی دەکوژ ژنێکی تەلاقدا پێی دەڵێ ئەوە ئەوژنت بۆ تەلاقدا، وەڵڵای شەیتان پێی کردم. ئەی ئەگەر لە ڕەمەزاندا ئەو کەس هەر خراپ و هەروازی لە تاوان نهێنا، ئەو معنای بۆ خۆی کیسانێک خراپکارە. جا ئەو مانگە دەفەرمێ ئەوەله ڕەحمە وأوسطه مغفرة وآخره عتق من النار. ئەوەلەکەی ڕەحمەتە. وای ئێمە چەند پێویستیمان بە ڕەحمی خوایە، ناوەڕاستەکەشی لێ خۆشبوونە. ئای ئێمە چەند پێویستیمان بەلێ. جا ئێمە هیوا ئەواتمانەوەی خوا لێمان خۆش بێ. یعنی ئەوە چ مژدەیەکی گەورەیە. کۆتاییەکەشی عتق من النار، ڕزگاربوون لە ئاگر.
يعني ئێمە بەردەوام دەپارێنەوە خوا لە ئاگری جەهەنەم ڕزگارمان کەی جا ئەمە لە مقابلی ئەو فەرمودەیە یعنی زانایان هەر بۆ کەلمەی ڕەمەزان خوێندنەوەی زۆر عەجیبیان کردو بۆ پیتەکانی وشەی ڕەمەزان مثلا بۆ من ڕەمەضان ڕێ وتویانە بە معنای ڕەحمەت دێ لە ئەوەلی ڕەمەضاندا دێ ڕەمەزانش ئەوەله ڕەحمە ئەجا میم ڕەمە میم بە معنای مەغفیرەت دێ دي وأوسطه مغفرة تماشاك يعني شلون وشكان ميم بمعنى مغفرة دي را ما انجا ضي ضمان للجنة هذا رجع كاني بهاج ذكرته كواتا هر كسيك براسي ريز رمضاني قرتو بروجبو او زماني كفالتي شونه بهاشتي مسوغرا رمضان أليف رمضان أو ألفا معناه أمان من النار هذا رجع كاني جهنم ده آخره معناه تول رمضان ده أجر قدر رمضان قرتو حق خود بدا تول أجر أميني نونيش بمعنى نور من الله يعني روناشيه الاخوه يعني رمضان لهشتك وكبويده شي او براسي خير وبركاته او جاروت مان شلون بيجوازي كاين لرمضان يا كميان بزانيني غوري او مانغا كتو زانيت او مانغا چن غوري بو اندازه خوي بو اماده دكي يعني هر او انده بس بيد لغوري رمضان كبيغمبر صلى الله عليه وسلم جاري شان كوت شو سر من بركه كسي قادر ما بو سيف لبو سيزار فرمي امين 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 هالا فرمي قربان اول شي بو سيزار وادود فرمي اول جبريل بو سي دعاء كرد منش آمين مدستر كرد سبحان الله جبريل عليه السلام دعاء بكات پیغمبر صلى الله عليه وسلم آميني بو بكات معنى نقل ستا مليون جيرايا أو دعاء الشبوة كفرمي رغم أنفه لوتي برشتي لوتي بتشي بخولا أهلا لو خما داك دعاء خراب ليش كده شي كسي كوا ناي پیغمبري صلى الله عليه وسلم صلوات ندالي صلى الله عليه وسلم دو كسي داي فرياي داي كوباوشي كو يعني ايش كانوا كاري شي واي نكر كبهي أنا بتشي تبهاج كارش واي نكر بهوي صلوات بشيء تبهاش وكسيكيش من أدرك رمضان فلم يغفر له فرياي رمضان كوتو جايش بالرمضان كارش واي نكر بهوي رمضان خوالي خوش بي الله چن قوري جا اما چون بيجوازي بكين لرمضان كسي براسي بيجوازي لرمضان دكاو اما دباشي بو دكا يكم خال قوري او مانگا بزاني وكو اما جما بيكر قدري زير لاي زرنگره دوامينيشان کەسێک پێشوازی بەچاشی لەو مانگە دەکا و خۆی بۆ ئامادە دەکا و دڵخۆشە پێی کە حکمت و فەلسەفەی ڕۆژ بزانێت طبعا لە ڕەمەزاندا ئێمە چیمان هەیە ڕۆژومان هەیە لە ڕەمەزاندا واجبە ئینسان بە ڕۆژوو بێ مەگەر کەسێک عوزریە بێ کەواتە کەسێک دەبێت فەلسەفە و حکمەتی ئەم ڕۆژۆ بزانێت ئەم ڕۆژۆ بۆ ئایا هەر ئیمساکەکەی لە بەیان تا ئەوە هیچ نەخۆیتەوە ئایا هەر لە کۆڵخۆکردنەوەیە ئایا هەر ئەوەیە بڵێ من ڕۆژوم گرت و ڕەمەزانم گرتوتەوە نا زۆر معنا و حکمت و فەلسەفەی تێدا کە ڕۆژوو بینای کەسایەتی ئینسانی مسلمان دروست دەکات ئەمە زۆر مهمە بینا و دروستکردنی شخصیەتێکی ئیمانی کەسایەتی مسلمان کەسایەتی مرۆڤ دروست دەکات ڕۆژوو فێری سەبرمان دەکات ئەها خەڵکی ئێمە بەعام زوو تووڕە دەبێت چونکە لە ژینگەیەکی تونند و تیژ زۆر باشە مامۆستا ویستم بەڕاستی ئاماژەیەک بۆ بکەین لە ناو بەرنامەکەدا ئەویشەوەیە کە زۆر جار مسلمانە دەبینی بە ڕۆژوون ینی قەهر و غەزەب دەبەخشێتەوە بەسەر دەوروبەرەکەیدا تووڕە دەبێت لە خێزانەکەی تووڕە دەبێت لە منداڵەکانی تووڕە دەبێت لە هاوڕێکانی تووڕە دەبێت لە فرۆشیاران تووڕە دەبێت لە کڕیاران لە ڕێبواران لە هەموو کەس تووڕە دەبێت بەڕاست ڕەمەزان مانجێکە تێیدا ئینسان تووڕەبوون ببەخشێتەوە یان مانجێکە بۆ سکوونەت و ئارامی بۆ ئەوەی کە مرۆڤەکان لە هەموو تووڕەبوونی خۆیان ینی ڕزگار بکەن و ئارام و هێمن ببنەوە یعنی بۆ ئیزافەی پرسیارەکەی بەڕێزت زاران کە یەکێک لە بازار و مامە حاجێک تووڕە دەبوو دوکاندار ویان شتێک داگوت دەیگوت لێ مەگەنەوە بە ڕۆژووە بۆیەوە عەسەبی و تووڕەیە ئایا ڕۆژوو خۆی ڕۆژوو قوتابخانەی ڕۆژە جوانەکانە فقهی عیبادات بۆ فقهی ئەخلاقە يعني إما كان نوێژ دەکەین إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ دەبێت لە خراپە بجێڕێتەوە ئەی ڕۆژوو دەبێت زمانت بە ڕۆژوو بێت چاوت بە ڕۆژوو بێت گوێزکە لە خراپە دامێنت بە ڕۆژوو بێت ئەوە تا لە حەڵاڵەکانیش بە ڕۆژووی کە تۆ لە حەڵاڵ خۆت پاراز دەبێت لە حرام بە طریق الأولى جایەکی لەو شتانی کە ئێمە چونکە لە ژیانێکی تونند و تیژیدا گەورە بووین لە وڵاتی ئێمەدا یەک پارچە وڵاتی قەیرانە یعنی نەمانتوانی و پەروەردەیەکی تەندروست وەربگرین دەبینی خەڵکەکەمان هەر لە خۆی تووڕەیە سارە لێ لە خۆی هۆڕن لێدا جوێن دەدا تووڕە دەبێت عەسەبی دەبێت لەگەڵ مناڵ لەگەڵ خێزان لەگەڵ جیران یعنی ئەم تووڕەبوونە سوبحان الله ئەمە بۆ خۆی دەرمانەکەی ڕۆژوو ئەبێ فێری ئەومان بکات سەبر و تەحەمل ئەوە تا ئێش هەبوو لای پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی قوربان ئەو سینی ئەی ڕەسوولی خوا ئامۆژگاریم کە فەرمووی لا تەغضب تووڕە مەبە دەی فەرموویەکیش کە هەر فەرمووی لا تەغضب سێ جار فەرمووی تووڕە مەبە یعنی ئەمە بەڕاستی جێگەی سەرنجە جا ئێمە لە ڕۆژووە ڕۆژووی فێری سەبرمان دەکات اینجا سەبر بەرامبەر هەموو ناڕەحەتیەکان
بەرامبەر هەموو ناخۆشیەکان یعنی ڕۆژوو وا لێ دەکات مەسەلەن بۆ منە پێشتر ئەو کەسە زۆر چڵێز بە دوو لە ڕووتان زۆر حەزی لە خواردن بووە ڕۆژوو فێری ئەوە دەکات کۆنتترۆلی نفسی خۆت بکەی یعنی نفست بەدەستەوە بێ نەک تۆ بەدەست نفسەوە بی خەڵکێکی زۆر دەبینین بەدەست نفسیوێتی حەزی لە چی بوو دیکە حەڵال بوو حرام بوو تووڕەبوون بوو گوێناتی وڵی حەزم لێتی ئازادیە بەڵام ڕۆژوو فێرمان دەکات کە نفس کۆنتترۆلکەی چونکە ئەوە نفسەوا لەو خەڵکی والی خەڵکێک کردووەکەوا تووشی حرامی کردو لەبەرەوە نفسەوا لێ دەکات کە تۆ سەبر نەگری تەلاق خۆی پیاو کوژی لە حرام نەگەڕێەوە خراپە بکەی بەزەکە سەبرت گرت چونکە ئەوانەی خراپە دەکەن ئەوەی گەکشن تەلاق دەدا دوای ماوەیە بچە پەشیمانە ئەوەی پیاوە کوژێ دوای ماوەیەک بەخوا شەیتان پێ کردم خەتای خۆم نەبوو تەماشاکە یعنی ئێمە بەڕاستی سەبر ڕۆژوو بۆچی ئەوەندە خێری زۆرە خی گەورە لە فەرمودەی قودسیە فەرموویەتی كل عمل ابن آدم له إلا الصوم فإنه لي وأنا أجزي به دەفەرمی هەموو عملەکانی ئینسان بۆ خۆیەتی دەفەرمی إلا الصوم إلا ڕۆژوو نەبێت بۆ منە هەر خۆم ئەزانم پاداشتی دەدەمەوە چۆن پاداشتی دەدەمەوە بۆ پاداشتی ڕۆژوو دیاری نەکراوە پاداشتی سەبریش دیاری نەکراوە إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب جا ئەواتە کە ئێمە دەبێت لە ڕۆژوو فێری سەبر و ڕەوشتی جوان زۆر باشە خی پەروەردگار بۆ خۆی بەندەکانی باشتر دەناسێت لە ماوەی 11 مانگی ساڵدا مرۆڤ دەخواتەوە غەیبەت دەکا تووڕە دەبێ قسەی خراپ دەکا هەموو ینی سەر ڕایەوەی کە کاری باشیش دەکا بەڵام دەشێ ئێمە پرسیارە بکەین مانجی ڕەمەزان دەکرێت وێزگەیەک بێ قەرەبووی تەواوی ساڵەکە بکاتەوە و پەیوەستبوون بە ڕەمەزانەوە چییە و ئەوانەی پێوە پەیوەست دەبن و پەرستش و عیبادەتەکان ئەنجام دەدەن و ئەوانەی پێوە پەیوەست نابن پێوە پابند نابن چی دەگەێنێ یعنی مەبەست ئەوەیە ڕنگدانەوەی ڕۆژوو ڕەمەزان لەسەر تاچی مسلمان لەسەر کۆمەلگاش بەگشتی ڕنگدانەوەیکی تایبەتی ئێمە لەسەر تا ئاماژە ینی ئەو مانگە قەرەبووی تەواوی ساڵەکە دەکاتەوە هەم لە ڕووی ئەوەی کە مرۆڤ بهێنێتەوە سنتەری کاتەوە ئەمە عیلاجەکەیە ئەمە دەرمانەکەیە ئەمە یەکێک لە حکمت کە بەڵێ خۆی فەرزە واجبە بەڵام ئەمە یەکێک لە حکمت و فەلسفەکانی ڕۆژوە ئێمە لە سەرتاوە باسی ئەومان کرد چۆن بتوانین پێشوازی بکەین لە مانجی بەدر و قەدر و غوفران وتمان یەکەمیان بەوەی کە کەسێک گەورەی ئەم مانگە بزانێ بۆی خۆی بۆ ئەمادە بکە دومیشان حکمت و فەلسفەی ڕۆژوو بزانێت ئەو کەسە دەتوانێت پێشوازی وەکو خۆی حەق خۆی پێ بدات و کە ئەو کەسە نفسی خۆی ڕادێنێ لەسەر سەبر لەسەر بەخشین لەسەر گرنگی کات ئەنجا ئەو ڕۆژوە کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر ئەو تاکە کە ئەو کەسە بۆن منە 11 مانگە دەخوا یعنی بەردەوام ئەوە 11 مانگ خەریکی خواردنە لەو مانگەدا فێری ئەوەمان دەکات کە نەخۆین فێری ئەومان دەکات ئای برسێتی چەند ناخۆشە قەیرانی برسێتی فێری ئەومان دەکات هەست بە نیعمەتەکانی خوا بکەین ئێمە تا ئێستا نیعمەتی ئەو زۆر گوێمان نەداوەتێ تینومان نەبووە بەڵام کاتێکەوە نیو سەعاتی دەبێنێ بۆ بەربانگ چارەگەشی دەمێنێ هەمووی دەبە ئاوەکەی بەدەستەوە ئەرێ نەما ئەرێ بانگ نەبوو ئەرەوەکەی بانگ دەبێت کاکە تەماشای سەعاتەکەی دەکات دقە ئیژمێری لێرەدا چەند شتێکمان بۆ دەکەوێت یەکەم گرنگی نیعمەتەکانی خوا ئەو ئاوە چەند مهمە ئەو ئاوە بۆ دوێنێ قەدر نەدەزانێ و دەبە ئاوە ئێستا ئەوەندە بەلەزەتە هەر خوا بانگ بۆ ئاوەکە هەڵ بۆی ماهێتی ئەو آياتي خوامان ودكي وإن تعدوا نعمة الله لا تحصوها لشتيش بسيط يعني يعني چەند گەورەی لەو کاتەدا چەند بەڕێزە قڕگە دووشک بووە پێشتر قەدرت نەزانی و ئەوە یەک دوو گرنگی کات يعني لەوێ مەغریبان دەقە دەژمێری ئەرە چەند دەقەیماوە ئەرێ تەواو نەبوو کاکە خەم نەبێ 5 دەقەیماوە و هەمووی ئارانی جەژنێکە بۆ موسڵمانەوانی کە بە ڕۆژن بەڕاستی یعنی جا هەم گرنگی کاتت بۆ دەردەکەوێت ئەها لە وڵاتی ئێمە کات قەدری نییە ئەها لە وڵاتی ئێمە کات کوشتن کاکەوە چیەکە بەخوا کاکە وڵا دۆمینەی مەکە نۆڕستێنی مەکە یعنی کۆمەڵە شتێک هەیە خمار مەکە وڵی مامۆستا کات زۆرە بەچی بەسەری وڵی مامۆستا آخر چی بکەین بە قورئان کات زۆرە و بێ ئیشی و بێ هەموو شتێکی و یعنی ئەمە بۆ خۆی یەکێک لە دزەکانی ڕەمەزان کە کابرا دۆمینەیەکە دامە دەکا نۆڕستێن دەکا بە دیار کەناڵێکەوە دانیشەیەکەوە نەپەروەردەیە نەزانستیە بەس تەمەن کاتێ دەبینی تەمەنەکە ڕۆیشت و هیچ بەیج نەکردووە جا ئەم ڕۆژوە فێرمان دەکات پێمان دەڵێ کات دەسمایی ژیانی تۆیە نیعمەتەکانی خوا کە هەر بۆ نمونە ئاوەکەمان باس کرد و تۆ جاران قەدریش لەو برنجت نەدەزانی ئەو کاتی هەست بە ئازاری برسیەکان دەکەی کە لە حەزرەتی داودیان پرسی سەلامی خوای لەسەر بێت بۆچی ئەوەندە بە ڕۆژ دەبووی ڕۆژ ناڕۆژگە بە ڕۆژ دەبووی فەرمووی تاوەکو هەست بە ئازاری برسیەکان بکەم سەیدونا یوسف سەلامی خوای لەسەر بێت کە وەزیری دارایی بوو ئەو هەموو بە ڕۆژوو دەبوو ئەمە چییە یعنی ئەوانەی کە بە ڕۆژوو دەبن دەزانن کە موچەبڕین چەند ناخۆشە حەساری اقتصادی چەند ناخۆشە سیاسەتی زگەڵباشی چەند ناخۆشە من ویستم تەرکیزێک بخەیە سەرەوە کە مرۆڤ ئەو هەمووە بێفەرمانی خوا دەکات لە ماوەی 11 مانگدا دەشێت بەم مانگە قەرەبووی هەموو ئەو تاوانانەی بکاتەوە جارێکی تر بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە و داوا لە خوای گەورە بکە کە لە گوناهەکانی
یان زەمانجی ڕابردوو خۆش بێ وە کاریگەریشی هەبێ بۆ یان زەمانجی دواتریش خۆی ئێمە چۆن پێشوازی لە ڕەمەزان دەکەین بە ئیخلاص و بە تەوبە و بە تەقوا بە دڵسۆزی و یەکلابوونەوە بۆ خوا دووەمینیشیان تەوبەکردن کە تۆ لە ڕەمەزاندا پەڕێکی تازە لە ژیانت هەڵدەدەیتەوە تەوبەیەکی ڕاستەقینە دەکەی کە بە تاوانەکانی خۆت دەژمێری دەڵی خوایە ئەوە من وعدمدا پەشیمانم لەو تاوانانی ڕابردوو ئەی ئەوە تا شەوانی قەدر کەدا دەنیشی شەوانی قەدر لە ڕەمەزاندا لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کە دوو فریشتە جار دەدەن یەکیان دەڵێ یا باغی الخەیری ئەبشیر ئەی ئەو کەسەی کە تاالبی چاکەیە مزجێنی لێبێ ینی خوالێت خۆش دەبێت چاکە بکە و یا باغیە شەڕی ئەقسیر ئەی شەڕ خوازان بەسە کۆتایی پێبێنن لە ڕەمەزاندا یەکێک لە شتەکانی ڕەمەزان ئەوەیە کە مانجی لێخۆش بوونە ئەوەلەکەی ڕەحمەتە ئەوسەته مەغفیرە یعنی خوا لە تاوانباران خۆش دەبێت لە گوناهباران خۆش دەبێت یعنی خوای گەورە کەواتە فرسەتێکی گەورەیە بۆ ئەوەی مرۆڤ بەخۆی دابچێتەوە فرسەتێکی گەورەیە کە ئەم فرسەتە لە دەست نەدەین ئاخر هاوڵام بۆچی چەند مانگ پێشتر ئاواتیان دەخواست پێی بن ئێستا خەڵکێکی ئیمانی لاوازە یان تێی نەگەیشتووە یان مەسەلەن حکمەتەکەی نازانێت گەورەیەکەی نازانێت بەخوا دڵەوە ڕەمەزانی شاد گەرمایە ڕۆژ درێژە بەخوا ناگیرێ ئەمە چییە ئەمە وەکو پێویست قەدری نازانێ ئەگەر بزانێ ئەم مانگە مانجی لێخۆشبوونە مانجی ڕەحمەتە مانجی ڕزگاربوونە لە ئاگر هەر دەڵێ خوایە ساڵ دوانزەی مانگ ڕەمەزان بووایە یعنی مانگێکیش هەروازانی بۆ خۆت دەڕوە مانگی ئێستا چییە هەر نازانی چۆن دێ و چۆن دەڕوە بۆ خۆدا هەمومان دەزانین عەسری سورعەیە خۆ بەرەکەت لە تەمەن دانەماوە بەرەکەت لەیج دانەماوە بەڵام گرنگ ئەوەی ئێمە زۆر بە وریاییەوە سەعاتەکانی بژمێرین کاتەکانمان بە فیڕۆ نەدەین وریابین دزی ڕەمەزان گەلێک زۆرە دزی ڕەمەزان هەندێک لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان هەیە جاری وایە دەبینی ئەو خەڵکە دادەنیشێ بەرامبەری بە پەلا یعنی نازانێت چۆن شەو دەڕوە یان مەسەلەن دزی ڕەمەزان خەڵکانێکی ناخەوێت تا بەیانی خۆتی ساعتێک 2 ساعت 3 ساعت بخەوی بۆ ئیسراحەتی مێشک یان مەسل ئەم تەلەفۆن و مۆبایل و بەردەوام ئەم هەرێکی مۆبایلیش بەدەستەوەیە فەیسبوک و یعنی مێشتی خۆی چاوی خۆی ئەمانە هەمووی دزی ڕەمەزانن یعنی وا دەکات کە 1 دقە لە ڕەمەزان زۆرە لە کاتی تۆ بڕوا چونکە ئێمە دەبێت بەردەوام تەقوا و عیبادەت و ئەستەغفیر الله و بەڕۆژ بە ڕۆژووی بە شەویش زۆر باشە مامۆستا شەو دەکرێت بپرسین کە ڕەمەزان پێویستی بە بەرنامە ڕێژی هەیە بۆی ئینسان بەرنمەیەک دابنێ بۆ چۆنیەتی عیبادەتکردن بۆ چۆنیەتی پەرستشەکانی ئەمە زۆر گرنگە یعنی ژیان ئەگەر پلان نەبوو ئەگەر پلانت بۆدانەنا لە دەست دەچێ بە بەلاش دەبێت لێ ئێستاوە ئێمە پلان دابنین بۆ ڕەمەزان شەوەکەی چۆن بەسەر بەرین و ڕۆژەکەیشی بەرنامەی قورئان خوێندنمان ساعتی بۆ دیاریکەین و هەروەها بەرنامەی ذکر و تەسبیحات بەرنامەی کتێب خوێندنەوە بەرنامەی بانگەوازی بەرنامەی چونکە تۆ بەردەوام لە تاعات و عیبادەت دابی دەبێ ئێمە پێویستە لەسەرمان ئێمە بەرنامەیەکی زۆر چڕوپڕی بۆ دابنین بۆ نێڵین ئەم مانگە هەروە بە ئاسانی لە دەستمان بچێت چونکە مانگەکە زۆر گەورەیە ئێمە لە ڕەمەزاندا وەکو پێشتر ئاماژەت بەوەدا جەنابەتکەوە سەبارەت بەلایەنی ئێمە ورگمان تێرە هەمومان ورگمان تێرە بەعام سێژەم ئێمە ئەوە خەریکی خواردنی شرەوە برنجین بەڵام ڕۆحمان برسیە بۆ تەقوا بۆ تاعات و عیبادەت بۆ متمانە بۆ خۆشەویستی مانجێ کیفایەتە بۆ ئەوەی مرۆڤ زەخیرەی ڕۆحی داکا ئاخر ئەم مانگە زۆر کیفایەتە چونکە شەوێکی تیا خەیر من 1000 شەهر یعنی شەوێک لە مانگەدا کە لە 1000 مانگ باشترە بە داقی قورئان و ئەم مانگە گەورەی مانگەکانە و ئەم مانگە یعنی هەر کەسێک داوای لێ خۆشبوو بکە هەر کەسێک حەقی ئەم مانگە بدا هەر کەسێک ئەمە قسەی من نییە قسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەسێک ڕۆژووی ڕەمەزانی گرت ئیمانە و احتسابا بەعەقیدە و بیر و باوەڕ واحتسابە بە ئومێدی پاداشت چاوەڕوانی پاداشت غفر له ئەمە مزجێنەکەیە ئەمە پاداشتەکەیەتی غفر له ما تقدم من ذنبه یعنی ئەو گوناه و تاوانانەی کە لەو پێش کردوویەتی لی خۆش دەبێت خوای تەبارەک وتعالە یعنی خۆ بەدەست من و تۆنی ئەمە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەواوە فەرمودەکەش متفق عليهەیە ئەمە مزجێنیەکی زۆر گەورەیە بۆ ئەوانەی کە دەیانەوێت لە ئێستاوە ئامادە باشی
پلانیان بۆ داناوە پێشوازی لە ڕەمەزان بکەن گەرما چییە ڕۆژی درێژ چییە یعنی خەڵکانێکی جاری وایە تەلەبە لێمان دەپرسێ مامۆستا وەڵای ئەمە ئیمتیحانەکەم دەکەوێتە کەلۆریە و دەبێت بە ڕۆژوو نەبوو هەرچەند فتوای بۆ دراوە بەڵام ئەمە جۆرێک لە ترسی تێدایە هاوڵانی پێغەمبەر خوالیان ڕازی بێ ڕوخسەتیشیان هەبوو پێ لە مەجالیشیدا بوو بەڵام فەتحی مەکە کرا لە غەزای بەدرا لەو گەرمایە لە بەزمانی بە ڕۆژوەوە لەو شاخەڕەقە شەڕیان دەکرد شەڕی ئەو کاتی چۆن بوو شمشێریی بەدەستەوە بە قەلەت کە عمودێکی ئێستا دەبێ لە بەیانی هەتا ئێوارە هەڵی سوڕاندەوە بە زمانی بە ڕۆژوە خۆ شەڕی ئێستا هیچ نییە شەڕی ئێستا زیاتر دوگمەیە تەیارەیە بە ساڕوخە دەڕوا ئەو کاتی مهمەکە تۆ تا ئێوارە ئەو شمشێرە ڕاوەشێنی لەو گەرمایە ئێستا تەلەبەکە لەبەر موبەڕیدا لەبەر سپرێت لەبەر پانکە لە سێبەرە لە سیارە هە لە سێبەردا لە دەوام هەر لەبەر سێبەرە لە ماڵەوە هەر لەبەر سێبەرە یعنی ئەمە جۆرێک لە ترسی تێدایە یعنی بەڕاستی زۆر بەداخەوە ئەمە زوعفی ئیمانە ئەنجا لە کاتێکدا ئینسان بە ڕۆژوو بێ مێشتی بە خۆتریشە ئەنجا مەسەلەن تۆ دەبێ ئەو ڕۆژە وال لێ بکە قوتابی خۆشەویست کە قەت نێڵی غەش و فێڵ و خیانەت بکەی قۆپی بکەی وا لەو مامۆستایە بکە ئەو ڕۆژوە کە قەت پرسیارەکان ئاشکرا نەکە پرسیارەکان نەفرۆشێ ئەو ڕۆژەوە لەو دوکاندار و بازرگانە بکە کە شت گران نەکە شت ناشارێتەوە وا لەو ڕۆژەوانە بکە کە بە سەبر بێ کە دەم بە پێکەنین بێ کە ڕەوشتی جوان بێ چونکە بەڕاستی وەکو ئاماژەم پێدا حکمت و فەلسەفەی ئەو تاعات و عیبارەتە دێ بەرهەمی هەبێ بەرهەمەکەی چییە ڕەوشتە جوانەکانە ئەکمەل المؤمنین ئیمانن ئەحسەنهم خولوقا زۆر باشە مامۆستا زۆر جار ینی پێویستی ئاماژەی پێ بکەین بەشێک لە مامۆستایان لە وتارەکانیاندا لە مانجی ڕەمەزانیشدا بەردەوام باسی قەهر و غەزەبی خودایی دەکەن ینی زیاتر ئیبرازی قەهر و غەزەبی خودایی دەکەن لەوەی کە ئیبرازی ڕەحمەت و سۆز و میهرەبانی خوای بکەن بەڕاستە مانگا بۆ نەهاتووە بۆ دانراوە کە خوددا بەو پەڕی گەورەی و سۆزی خۆیەوە دەیەوێت لە عەبدەکانی خۆش بێ دەیەوێت لە ئاگر ڕزگاریان بکە دەیەوێت بیان باتە بەهەشتەوە دەیەوێت بیان خاتە نێو سکوونەت و ئارامی ڕەحمەتی خۆیەوە بەتاکید ئەم مانگە مانجی سکوونەت و ئارامی و ڕەحمەت و خۆشی و مژدە و مزجێنیە بەپێ ئايات و فەرمودەکان ئەوە ئەگەر کە هەر کەسێک ئاوابێ پێچەوانەی فەرمودەیە چکە ئەوەله ڕەحمە مانگ ئەم مانگە مانجی ڕەحمەت و بەرەکەتە مانجی غوفرانە مانجی قەدر و سەبر و بەدرە ئەوە یەک دوو ئەنجا ئایا ئێمە پرسیار دەکەین خوای گەورە ڕەحمەتەکەی لە پێشیان غەزەبەکەی ڕەحمەتەکەی بێگومان ڕەحمەتەکەی لە پێشە کەواتە وەڕەحمەتی وەسیعەت كل شيء يعني خواي گەورە ڕەحمەتی بەشیرن ونەذیرا بەڵێ بەتأکید پێشێ بەشیر هاتووە ئەنجا نەذیر یعنی ئاگادارکردنەوە یعنی بەمعنی ئەوە نە زیاتر ترسێنەر بێت ئاگادارکردنەوەیە لەبەرەوە ڕەحمەتی خوای گەورە ئەوەندە زۆرە سۆز و ڕەحمەتی خوای گەورە ئەوە تا لە 100 بەش بۆ دنیا بەشێکی داناوەنەوە بەشی بۆ قیامەتە یعنی بەڕاستی ئێمە هەمومان بانگخوازان ئەبێ لە ڕەمەزاندا کە ئەوە تا فەرمودەکە دەفەرمێ ئەوەلەکەی ڕەحمەتە ئەنجا لە ئەی باشە کرانەوەی دەرگاکانی بەهەش لە ڕەمەزاندا مەگەر بە معنای دابەزینی و سۆز و ڕەحمەت و بەخششی خوای گەورە نیە بەسەر بەندە ڕۆژگرەکانی بێگومان کەواتە ڕەمەزان بۆ خۆی مانجی ڕەحمەت و بەرەکەت و سۆزە بۆیە دەبێ مامۆستایان بانگخوازان هەموو لایەک بەردەوام مزجێنی و خۆشی تێدایە ئێمە بەوە بە خەڵکە ڕابگەینین چونکە بۆ خۆی ڕەمەزان کە پێمان دەڵێ لێ خۆش بوون ئەوە هەر مزجێنیە دەرگاکانی بەهەشت هەر مزجێنیە یعنی دەرگای ڕەیان هەر ڕۆژوو بۆ خۆی دەرگایش تایبەتیە لە بەهەشت کە هەش دەرگایە دەرگایش تایبەت بە ڕۆژەوانە کە دەرگای ڕەیانە بە معنای تێرئاو کە لە دنیادا ئەو ڕۆژەوانە تا ئەندازەیەک تین و بۆ بێتاقەت بۆ لەوێ گەش و جوانە زۆر باش مامۆستا دەمەوێت بپرسم مانجی ڕەمەزان مانجی ئارامیە بەڕێزە زۆر ئاماژەت بۆ کرد و هێمات بۆ کرد ئارامی بۆ ئێمە دەستەبەر دەکا کەواتە بۆ ئێمە لە کۆتایی مانجی ڕەمەزاندا جەژن دەجێڕین بەڵام بۆ نابێت بەنەریتێک ئێمە پێش ئەوەی بگەینە ڕەمەزان چەند ڕۆژێکی بمێنێ بەر لەوەی بگەین ڕەمەزان ئێمە لە ناو خێزانەکانی خۆماندا مامۆستایان لەسەر مینبەرەکان مانگخوازەکان و هەموو خەڵک ینی لە خێزانەکانی خۆمانەوە دەست پێ بکەین جێژن و مناسبەیەکی بچکۆلەی بۆ ئامادە بکەین و پێیان بڵین تیان بگەێنین کە ئێمە بۆ دەمانەوێت بە ڕۆژوو بین بەو شێوە پێشوازی لە ڕەمەزان نەکەین کە مانجی برسی بوون و ناڕەحەتیە بەڵکە ئەگەر جەژنێکی پچکۆلانەش بێت بیکەینە دەواازەیەک بۆی جوانتر پێشوازی لە ڕەمەزان بکەین بۆ ئەمە ناکەین ئێمە لە ڕاستیدا زۆر بەمان پەروەردەیەکی ئیمانی نەکراوین یعنی هەندێک جار لە لای هەندێک کەس عادە لا عیبادە یعنی ئەگەر پەروەردەیەکی ئیمانی بکرین خۆ کاکە ڕەمەزان هەموو ئێواران جەژنە هەموو ئێوارە ینی ئەو کەسێک کە بە ڕۆژوو دەبێت هەموو ئێواران ئەوە بۆ خۆی جەژنێکە یعنی
چونکە للصائم فرحتان أو فرحة عند لقاء ربه وفرحة عند فطره كإيواران ديشتيني أو بخوي خوشية كججنة كواتي إما لسي روجا سي ججنمان هي بيزغ لو ججني كوتاي كوا مناسبة دم كرانوية أو بيوست لسر آستي هوشياري إما ئاستی هۆشیاری کۆمەلگا تا چەند لە حکمت و فەلسفەی ڕۆژوو تێگەیشتوین تا چەند زمانمان بە ڕۆژووە تا چەند ئێمە ئەندامەکانی جەستەمان بە ڕۆژووە تا چەند چێژ و لەزەتمان لێ وەرگرتووە هەتا چەند ئێمە بەڕاستی بەرزی ئاستی هۆشیاری کۆمەلگا زۆر زۆر گرنگە یعنی ئێمە مەسەلەن قورئان دەخوێنی کە تۆ قورئان دەخوێنی خەڵکێکی قورئان دەخوێنی و بەڵام لەوانەیە نەتوانانی لەگەڵی بژی چونکە حکمت و فەلسفەی قورئان و لێ حاڵی نەبووە هەردەشی خوێنێ بەردەوام بەڵام تی نەگەیوە تەدەبوری و تەفەکور و تەعەمقی نتیایە ڕۆژوش بە هەماشەوە خەڵکێکەیە بە ڕۆژووە بەڵام لە حکمت و فەلسفەکەی نەگەیشتووە هەر لە کۆڵ خۆیە کاتەوە جا زۆر گرنگە ئێمە ئاستی هۆشیاریمان لەو بارانەوە بەرز بێ ڕۆژوو مانجی ڕەمەزان و ڕۆژوو بکەینە سی دەرزی عیلاج بۆ چارەسەریەکانی نەخۆشیەکان بۆ چارەسەری نەخۆشیە دەرونیەکان بۆ ئەوەی کەوا ئەو غەزەب و تووڕێی و نائارامی هەمانە بەهۆی ڕۆژوو و جاریش کە دەروونمان ئارام بێ چونکە ئێمە لە سەرتاوە ئاماژەمان پێدا کە ئێمە بەردەوام خۆراکی ورگمان هەیە ڕۆژوو تاعەت و عیبادەتی ڕەمەزان خۆراکی ڕۆحمانە ئەی مەگەر خوا نافەرمێ ألا بذكر الله تطمئن القلوب مگر وريابن بزانن كدلكان تەنها بە ذکری خوا ئارام دەبێ خۆ ئێستاش لەو برنج و خواردن زۆرە خەڵک بەڵام خواردنی ڕۆحیمان پێویستە ئێمە بۆ ئەوەی ئەم هەموو قەلەقی ئەم هەموو ڕاڕایە ئەم هەموو خەمۆچی ئەم هەموو خەفەتە ئەم هەموو نەخۆشی دەرونیە زۆر باشە ڕاتکێشان بۆ ئەوەی کە بپرسم ئەلا بذکر الله تطمئن القلوب دڵەکان بە یادی خوا ساکین دەبن بەتاکید زۆر کەس ینی لە کۆمەلگای ئێمە بەهۆی ئەو حاڵەتانەی کە لە کۆمەلگاکان و لە ئێستادا باو هەیە کاریگەری سیاسەتە کاریگەری ئابوووریە یان هەموو ئەو کاریگەریانەی کە هەند دنیای تەکنەلۆژیایە تووشی حاڵەتی دەرونی بوون تووشی گرفتاری دەرونی بوون تووشی ڕاڕایی بوون تووشی جۆرێک لە خەمۆشی دابڕان و خەمۆشی بوون لە کۆمەلگا دەکرێت ڕەمەزان و دەکرێت ڕۆژوو هۆکارێک بێ بۆ ئەوەی قوتار بێ ئەو جۆرە خەڵکانە ڕزگاریان بێ لەم حاڵەتە ناڕێک و ناتەندروستە بەتاکید یعنی ئێمە دوو جۆر نەخۆشیمان هەیە ئەگەر نەخۆشیێکی جەستەییمان توش دەبێ ئەچین بۆ لای دکتۆر زۆر ئاسایی و بڕامان پێیەتی و دەرمان و هەموو دەردێک دەرمانی خۆی هەیە مەسەلەی نەخۆشیە دەرونیەکانیش زیاتر بە تاعەت و عیبادەتە نەخۆشی دەرونی جارە پێش هەموو شتێک دەبێت بزانین عیلەتەکەی چێ سەبەبەکەی یعنی هەندێک خەمۆشی نەخۆشی دەرونی هەیە سەبەبی هەیە بەڵام چارەسەری سەرەکی نەخۆشە دەرونیەکان بەڕاستی بە تاعەت و عیبادەتە چونکە ئەمڕۆ خەڵکێکی وایە لە کۆشک و تەلاردا دەژیا لە باخا دەژیا بەڵام تووشی نەخۆشی قەلەقی و ڕاڕایی و خەمۆچی بووە ئەو باخە جوانە ئەو کۆشکە چارەسەری دەردەکەی ناکە هەر دەڵێت دڵتەنگم بێزارم بێتاقەتم سارێ ئاخر مۆدیلی پێیە موچەی زۆری هەیە ئەمە عیلاجەکەی گەڕانەوەیە جارێش کە بۆ خواردنە ڕۆحیەکە خواردنە ڕۆحیەکەش ئەو تاعەت و عیبادەتەیە کە ئیلا دڵی ئینسان بە ذکری خوا بە یادی خوا کە دەڵێن ذکری خوا نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەت بە هەموو جۆرەکانیەوە کە ئێمە لە خوا غافڵ نەبین بەڵێ چارەسەری نەخۆشە دەرونیەکان بەڕاستی یادی خوایە و ئەوەش فرمودەی خوای تەبارەک و تەعالە ڕێزگرتن لەگەڵ خەڵکی لەگەڵ خەڵک هەموو شێوەیەک ئێمە ڕەحمکردن بە کەس و کارەکە سەردانکردنیان ئەگەر دڵت ئارام بوو با جەسەد ماندوو بێ مشکلە نییە کە دڵت ئارام بوو یعنی هەست بە هیچ ماندووبوونێک ناکەی بەڵام جەسەد هەرچەند ئیسراحەت بێ کە دڵت ناڕەحەت بوو خەمبار و خەمۆچی و خەفەتت هەبوو بەڕاستی هەرگیز هەست بە ئارامی و حەسانەوە ناکەی بۆیە ئێمە دەبێت لە دڵەکانەوە دەست پێ بکەین ئیمانیش دەچێتە ناو دڵەوە شەیتانیش دەچێتە ناو دڵەوە کە دڵ شەیتان کە دڵی گرت ئەوە هەموو ئەنجەستەی لاشەی ئینسان تەسلیمە ئەگەر ئیمانیش لە ناو دڵا بوو ئەو کاتە ئەو دڵە مطمئینە یعنی دڵێکی مطمئین و ئارام بەخشە سەحەبی خاوەنی ئەو دڵە کەسێکە کە ئەگەر بە زاهریش ڕەش و ڕوود بێت و هیلاک بێت بەڵام لە دڵدا زۆر ئارامە زۆر مرتاحە و حەز دەکات یعنی بە تایبەتی کە کاتێک کە فەرمانی خوا بەجێدێنێ کاتێک کە ئێواران ڕۆژوو دەشتێنێ حەز بە چ خۆشیەک دەکات پیاوی بە ڕۆژوو پیاوی بێ ڕۆژوو ئێوارەی لێ هات کەسدا دەنیشێ پەشیمان و مات هەر ئەو کەسی کە ڕۆژوو بناگرێ ئێواران زۆر خەفەتی هەیە تەماشاکە هاوسەرەکەی مناڵەکانی بە ڕۆژوش بوون و ئێستا وەک ئەو دڵیشان خۆشە و هیچیان لێ نەهاتووە ئەم بە ڕۆژوش نەبووە و وەک وانژنانە خوا و هیچی پێ نەبڕا و خەفەتی لێخۆ زۆر باشە مامۆستا دەکرێت بڵین ڕەمەزان هەم کارێکی بە کۆمەڵە دەستە جەمعیە و هەم کارێکی فەردیە کاری بە کۆمەڵە هەموو بەیەکەوە بە ڕۆژوو دەبن
هەموو بەیەکەوە ئارام دەبن کاری تاچیشە بۆی کە مرۆڤ دەتوانێت عیبادە فەردی و تاچیەکانی خۆی بکە هاوڕای لەگەڵمدا کە هەردوو لایەنەکەیەتی بەتاکید هەردوو لایەنەکەیەتی چۆن یەکەمیان لە بینی بەندە و خوادایە چونکە هەموو عیبادەتەکانی کە دەتوانین ڕایەتیا بکەین لە نوێژە لە بەخشینە لە حەجە ئەڵێ بۆیە چون بۆ حەج پێم بڵێ حاجی هەدەت ڕایەتیا کرد بەڵام ڕۆژ و بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خوای گەورە لە حەجە خودسەکە فەرموویەتی هەموو عەمەلی بەنی ئادەم بۆ خۆیەتی إلا الصوم فإنه لي وأنا أجزي به إلا ڕۆژوو نەبێت بۆ منە من خۆ مەزانم چۆن پاداشتی دەم و پاداشتی دیارین کراوە سەبر چونکە ئینسان دەتوانێت لە ماڵەوە ئاو بخواتەوە تێر بخوا لە دەرەوەش بڵێ بە ڕۆژوم و ئێوارە لە مزگەوت دەبێ ئاوە دەستەوە بگرێ و سێشوار دانکە خورماشی بەدەستەوە بگرێت و خەڵک نازانێ لەبەر ئەوە ڕۆژوو ڕیایی تێدا شتێکە لە بینی بەندە و خوادا کەواتە ڕۆژوو فێری ئەوەمان دەکات باطین و ظاهیرمانۆکو یەک بێت ئێمە بەهۆی ڕۆژووە لە خیانەت ڕزگارمان دەبێت لە دووڕوویی لە گەندەڵی ئەها ڕۆژوو پێمان دەڵێ دەبێت تۆ لە بەنهێنی و بە ئاشکرا یەک ڕووبی دووڕوو نەبی ئەوە کەواتە شتێکە لە بینی بەندە و خوادا ئەوە یەک دوو ڕۆژوو شتێکی جەماعیشە بۆ تەماشا دەکەی ئێمە لە ڕەمەزاندا لە بەردەوام لە تەراویحە ئەو هەموو خەڵکە پێکەوە تەراویحەکان کاری پێنج فەرزە ئەو هەموو خەڵکە پێکەوەیە بەردەوام لە مزگەوتایە ئەی پێغەمبەر دەفەرمێ الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم ئەوەی تێکەڵی خەڵک دەکات سەبر دەگرێت لەسەر ناڕەحەتیەکانیان باشتر لەوەی کە تێکەڵی خەڵک نابێت تۆ گە تێکەڵی خەڵکە بووی ئەنواعی خەڵک توش دەبی ئەنواعی تەبیعەت توش دەبی ئەو کاتە فێری سەبر و تەحەمل دەبی ئەو جا تەماشا دەکەی هەمووی لێکڕا کە باجیدا ئەوە ئاوەکە دەخواتەوە هەمووی پێیەکەوە لە یەک کات کە بانجیدا بەیانیان واز لە خواردن دێنێ ئێواران کە بانجیدا هەمووی پێکەوە ئەوە معنای وایە هەموو پێکەوە ئێمە فەرمانی خوا جێبەجێ دەکەین و لە فەرمانی خوا دەرناچین ئەم شتێکی هەم جەماعیشە و ئەگەر سەرنجیش بدەین یعنی لە ڕەمەزاندا سەرنجی ئەومان دابێت تەماشاکە خراپەکان کەم دەبێتەوە ئافرەتان خۆیاندا دەپۆشن مزگەوتەکان جمەیان دێ و خەڵباڵغ دەبن هەستەکەی کۆمەلگا ئاراوەتەوە ئەو کۆمەلگای مامۆستا بەپێی ئەو سەرژمێریانەشی کە ساڵانە بڵاو دەکرێتەوە لە مانجی ڕەمەزاندا ئاستی تاوانکاری زۆر لە وڵاتانی موسڵماندا لەو شوێنانەی کە پێویستن بە ڕەمەزان و ڕۆژوگرتن و عیبادەتەکانەوە ئاستەکەی ڕێژەکەی دێتە خوارێ زۆریش دێتە خوارێ بە ئاشکرا چاکسازی کۆمەڵایەتی چاکسازی کۆمەڵایەتی و کۆمەلگا لە مانجی ڕەمەزاندا بە ئاشکرا دەبینرێ ئەمە هەموو بەخشینە بە ناوی سەدەقە و سەرفترە و زەکات و ئەم هەموو خێرە یارمەتیدانی خەڵک ئەو جا تەماشا دەکەی تاوانەکان زۆر کەم دەبنەوە مەسەلەن هەیە کە نوێژش ناکە مەسەلەن تەماشاکەی دەڵم لەبەر ڕێزی ڕەمەزان بە ئاشکرا جگەرە ناچێشێ ئاراق ناخواتەوە ئافرەتان خۆیاندا دەپۆشن یعنی بەڕاستی جەوی ڕەمەزان جەوێکە جەوێکی بە معنای کەلیمە ئیمانی بە معنای کەلیمە جەوێک یعنی کۆمەلگا جۆرێک لە ئارامی جۆرێک لە خۆشی یعنی بەڕاستی ڕەمەزان کاریگەری هەیە هەم لەسەر تاک کە لە بینی بەندە و خوادای و فێری یەک ڕووی دەکات فێری ڕاستی و پاچی و چاچی دەکات هەم کاریگەری ئاشکراشی لەسەر کۆمەلگا کەوا دەکات کۆمەلگا لە خراپە دوورکەوێتەوە فاکتەری چاکسازی کۆمەلگایە کە ئێستا کۆمەلگا بە تاک و بە کۆمەلگا هەموو خەڵک بەعام دەناڵێنێ بەدەست قەیران بەدەست گەندەڵی بەدەست دووڕووی بەدەست درۆ ئەمە ڕۆژووە دەبێتە قوتابخانەی سەبر و ڕاستی و چاچی و پاچی کە ئەوەش بە ئاشکرا لە مانجی ڕەمەزاندا هەستی پێ دەکرێت زۆر جوانە مامۆستا شتێکی بەرچاوە کە موسڵمانان مانجی ڕەمەزانیان کردوتە مانجی بێئیشی بێکاری لەو مانکەدا دەڵێ بە ڕۆژوم بۆیە ناتوانم ئیش بکەم ینی جۆرێک حەزی بێکاری لە ناخیدا چەکەرە دەکات بەڵام ئەگەر دیقەت دەی با و باپیرانی ئێمە لە ڕابردوودا وەکو دەڵێ بە ڕۆژوو بوون لە چلێ هاویندا پشتویان کردووە درەویان کردووە کشت و کاڵیان کردووە زرعاتیان کردووە بەردەوام خەریک بوون هێشتا فریای پەیداکردنی لوقمەیەکی حەڵاڵ نەکەوتن بۆ ماڵ و منداڵەکان بۆی لە بەربانگاندا سکیانی پێتێرکەن بۆ ئەگەر دیقەت دەی لە سیرەی ئیسلامیدا مانجی جیهاد بووە لەو مانگەدا بۆ نمونە فتحی مەکە غەزای بەدر یەکێکە لەو فتحانەی بەڵێ لە حەفدەی ڕەمەزاندا یان لەو جەنگانەی کە موسڵمانان زۆر شانازی پێ دەکەن کە موسڵمانە بۆ یەکەم جار سەرکەوتن کەواتە ئەمە تا چەند لەگەڵ هەڵسوکەوتی ئینسانی موسڵماندا گونجاوە کە لەم مانگەدا بە تەواوی ڕوو بکاتە بێکاری بەداخەوە خۆ هەرچەند ئێستا لە وڵاتی ئێمە بێکاری بێزاری و بێموچە و بێ هەموو شتێک بەداخەوە بەڵام لە ڕاستیدا ئەمە تێگەیشتێکی هەڵەیە
و پێچەوانەکەی ڕاستە چونکە ئەو مێژووی ئیسلام شایدەوە کە ئاماژەمان پێدا غەزای بەدر و فەتحی مەککە و دەیان شتی قورس و ناخۆش لە ڕەمەزاندا یعنی ڕەمەزان مانجی یەکلاکردنەوە و خۆماندووکردنە نەک مانجی پاڵدانەوە مانجی تەمەڵی بێ یان مەسەڵەن مانجێک ئەوە بێکەوە بەڕاستی من خەریکە بڵێم کاتی خۆی ئیمانی باو باپیرانمان گەلێک بەقووەتر بە من کاتی خۆی لە چواقڕنە باوکی خۆم لەبەر چاوی خۆم بینیومە لە چلێ هاوینە دروێنەی کردو دروێنە بەداست دروێنەی کردو هەتانی وەڕۆ وەڵاهی بە ڕۆژوو بووە جا دروێنە لە ناو تۆزی گەنمە بەو گەرمایە ماندووبوونی زۆر بە چاوی خۆم ئەوە بینیمە دوایی کە نیوەڕۆکە تەواو بۆ نوێژی کردەچێتە ناو حەوزە ئاوێکە و تۆزێک خۆی فێنە کردوێتەوە یعنی ئەمە بەڕاستی غیرەت و ئیمان و ئازاتی بووە ئێستا لەبەر مبەڕیدا لە ناو سارە تەبریدا لە ژوورەوە سپلێت و مبەڕیدا لە دوکان و لە دائیرە و لە هەمووی لەبەر سێبەرایە هێشتا هەر ناڵی دێ هەر هاوار دەکا و ئێواران حەز دەکات دنیا شت کۆکاتەوە کە ئەمەش لەگەڵ حکمت و فەلسەفەی ڕۆژتێک ناکات ئەمە هەموو خواردن و خۆشخۆریە ناڵە بە ڕەمەزانانی وەرجی ئیسراحەت کاتۆزێ خۆدانت بەرد و حەجەستەیەکان نییە بە زیاتر یعنی ئەمە تەسلیم بوونە بە نەفس ئێمە لە ڕەمەزاندا لە ڕۆژوو فێری ئەومان دەکات نەفسمان بەدەست خۆمانەوە بێت دەبێت نەفس کۆنتڕۆڵکەین بەڵام هێشتا خەڵکێک هەیە دەکرێت بڵێن ئامادەجی ڕۆحیشمان لاواز بووە بە تەکید ئیمانەکە لاواز بووە ئامادەجی ڕۆحی لاواز بووە ئەمە هەمووی جۆرێکە لە لاوازی جا ئێمە دەبێت لە ئێستاوە جارێککە بە خۆمان دابچینەوە مراجعە ئیمانەکەمان بکەینەوە ئێستا ئێمە کە لە خزمەت لە سەرەتای ڕەمەزان بڵین دووشەمەیەک دوو ڕۆژمان لە بەردەمان ماوە لە ئێستاوە بە جۆرێک خۆمان ئامادە بکەین معنەویاتێکی ئەوەندە بەرز یەکلابوونەوەی تەواو هەوڵ بین ئەم ڕەمەزانە سەعات بۆ سەعات بیبژێرین یعنی چۆن بتوانین خزمەتی بکەین چۆن بتوانین کاری بکەین لە ڕەمەزاندا زیاتر خوا لە خۆمان ڕازیکەین زیاتر پاداشمان زۆر بێت لە شەو نوێژ لە قورئان خوێندن لە خزمەتکردن بە خەڵک یعنی پێغەمبەر دەفەرمێ ئەگەر ئەمە بۆ ئیشی برایەکەم بڕۆم پێم باشترە مانجێک لەوەی کە لە مزگەوتەدا عیبادەت لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم عیبادەت بکرێ لەوەی باشترە لە عیبادەتی سنت کە بچی ئیشێ بۆ برادێکت بکەی بۆ هاوڕێکت بکەی لەبەرەوە ڕەمەزان مانجی ئەوە نییە پاڵدانەوە و خەوتن و وەڵا ئەوە چێ بە ڕۆژوم و هیچ شتێک دام و دەستگاکان و دائیرەکان هەر بەجارێ پەک بخرێن و نەوەڵا ڕەمەزان مانجی ئیشکردن و کارکردنە زۆر باشە مامۆستا میلەتی کورد و موسڵمانان بەو بەناوبانگن کە بەخشندن هەمیشە بەخشندە بوون و بەخشندەیش لە ڕەمەزاندا ئەجر و پاداشتێکی زیاتری هەیە ئێستا بەهۆی ئەوەی کە جۆرێک لە حاڵەتی ئابووری هەیە لە هەرێمی کوردستان و جۆرێک قەیران هەیە و جۆرێک خەڵک داهاتی کەمبۆتەوە پێ دوایە ئەمە کاریگەری کردوتە سەر موسڵمانان کە کەمتر بەخشندە بن ینی پێویست نییە لە مانگەدا سەر ڕای هەموو ئەو قەیرانانش بەڵام موسڵمانان هەوڵدەن بەشێک لەو ماڵی هەیەە دەستگرۆی هەژارانی پێ بکەن نەدارانی پێ بکەن بێباوکانی پێ بکەن ئەوانەی پێ بکەن کە لوقمەی بەربانجیان نییە خۆراکی بەربانجیان نییە ینی ڕۆژی پێ بشکێنن لە ڕاستیدا ڕەمەزان مانجی بەخشینە بە معنای کەلیمە یەکێک لە حکمەتەکانی ڕەمەزان مانجی بەخشینە پێشتر خەڵک دەترسێت دەڵێ وڵای معاژ نییە و موچە نییە و یعنی وەکو شاعیرەکە دەڵێ لە چاوەڕوانی معاشە بەزایع چوو هەموو عمرم ئەبێ چەند مانگ چاوەڕێ بم تا موچەیەتر وەرەگرم خەڵکێک ئەترسێ بەڵام لە ڕەمەزانە سبحان الله ئەو ترسە نامێنێ بە ئاشکرا یعنی لە ڕەمەزانە ئەوەندی خەڵک بەردەوام ئەو زەکاتەی دەردەکە ئەوە سەرفترێ ئەوە سەدەقەیە ئەوە خێراتە ئەنجار سەیری مزگەوتەکان کە بە سیارە ئەو ئاوی بۆ دێنن خورمای بۆ دێنن ئەم هەموو خواردنە ئەم هەموو خزمەتە یعنی لە ڕەمەزاندا ئەو ترسە نامێنێ یعنی بەڕاستی ڕەمەزان پێمان دەڵێ کە ئیمان هێزی ئیمان گەورترە لە قەیران و لە برسێتی ئەوە ڕەمەزانە پێمان دەڵێ کە سەدەقە و خێرات و چاکە مانجی ڕەمەزان مانجی بەخشینە پێغەمبەر لە فەرمودەی پێغەمبەر هاتووە کە دەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم أجود الناس بالخير دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کە زیاتر سەخیتر بوو لە کاری خێر و چاکەدا وأجود ما يكون في رمضان ولا لە ڕەمەزاندا لە هەموو کاتێ زیاتر سەخی بوو جایشە لە صفەتە جوانەکانی ئینسانی موسڵمان سەخاوەتە لە ڕەمەزاندا ئیفتار سائیم زۆرە خەڵک یەکتر دەعوەت دەکا بەربانگ بۆ یەکتر دەشتێنن وەکو ئاماژەم پێدا بێژگە لەو هەموو زەکات و سەرفتر و خێراتی کە دەدرێ یعنی جابووە ئێمە جارێش کە لێرە جەختی لەسەر دەکەینەوە بە تایبەتی لەم کاتەدا کە ئەم گەلەی ئێمە بەهۆی ئەم قەیرانەوە خەڵکێکی برسیمان زۆرە خەڵکێکی نەخۆ
نەخۆشمان زۆرە ئێستا خەڵکانێکەیە لە خەستەخانە بڵێ بوون منە لە خەستخانەی هیوە خەڵکانێکەیە ینی دەرمانی بۆ نووسراوە پارەی نێ بیکڕێ یان مەسەن لە نەخۆشخانەکان خەڵکانێکەیە بەڕاستی ینی نەخۆش و عیلا پارەی عیلاجەکەی بۆ ناکڕێ خەڵکانێکی کرێچیە خەڵکانێکە ینی بەڕاستی ئێمە هەوڵ بدەین لەم ڕەمەزانەدا زیاتر زەکاتەکان زیاتر و زووتر بیدەین بە خەرزارەکان بە هەژارەکان بە فەقیرەکان بە نەخۆشەکان یعنی نەگەڕین خۆمانەی بکەین کوڕێکم لەوێ و براکم لەوێ و پورزاکم لەوێ و آخر بەڕاستی هەندێک کەس وای لێ کردووە لە تامی دەربوو دەشتەکە ئەوەندە خۆمانی دەکات چێ زۆر هەژارە نزیکتە لە کۆڵانەکە تەواو یعنی ئەوە ڕەمەزانە قوتابخانەی بەخشینە ڕەمەزانە بەڕاستی وامان لێ دەکات کە ئێمە بە خەم هەژار و نادارەکانەوە بۆ چونکە تۆ لە ڕۆژت تا ئێوارێکە بە ڕۆژووی هەست بە برسێتی دەکەی وای برسێتی چەند ناخۆشە زۆرێتی چەند ناخۆشە مامۆستا ئەمانگە دەشێ ناوی بنین مانجێک بۆ زیاتر بەرقەراربوونی ئاشتی کۆمەڵایەتی بۆ ئەوەی کە مرۆڤەکان زیاتر بەیەکەوە سیلی ڕەحم جێبەجێ بکەن بەیەکەوە تێکەڵاو بێکەوە ئاگیان لەیەک بێت دەکرێت لە مانگەدا زیاتر سیلی ڕەحم لەگەڵ خزم و کەس و کار و دەور و بەر و جیران و خزم و خۆشەویستان ینی دەکرێت ئەمە بکەین لە ڕەمەزاندا جێبەجێ نەکرد دەکرێت هەر بۆ خۆی وایە تۆ لەگەڵ هەموو جیران و کەس و کارەکان لە مزگەوتای لەبانی تایوارە 5 فەرزە لە مزگەوتە پێکەوە نوێژەکەن شەوانی تەراویح بەردەوام ئەو خەڵکە مزگەوتەکان جمەی دێ ئەو خەڵکی کوێ هەمووی گەڕەکانیە هەمووی فول ئەو لەو مزگەوتەدایە و کە لێ دەبنەوە چاک و چۆنی و دەنگ و باس و ئەحواڵ پرسین و مامۆستا ئامۆژگاری چاو بۆ دەخوێنێتەوە و عەسران دوای عیشایان مامۆستا وتاری ڕۆحیان بۆ دەدا یعنی ئەمە هەموو بەخۆی سیلەی ڕەحمەت یعنی خەڵکێکێ بە ئێمە دەڵێ وەرم کۆڕی سیمینارتان بۆ دەکەین سیمیناری پێکەوە ژیان ئیسلام بۆ خۆی پێکەوە ژیانە ئەوە تا لە جومعە و جەماعەتە لە شین و شاییە لەم هەموو مناسبەتانەدا یعنی ئیسلام بۆ خۆی پێکەوە ژیانە ئیسلام بۆ خۆی سلێ ڕەحمە ئەم هەموو مافی کە لەسەرماندانراوە مافی حەقی جیرانەتی حەقی خزمایەتی مافی دایک و باوک یعنی ئەم هەموو مافە ئەم هەموو شتەکە لە مزگەوت تا کۆبینەوە ئیسلام بۆ خۆی پێکەوە ژیانە کابێکی لەو لاوادی وەڵامە باسی پێکەوە ژیانمان بۆ دەکەن نەوەڵ ئەوە ئەسلی ئیسلام بۆ خۆی پێکەوە ژیانە غەیری ئیسلام ئەوە تا لە وڵاتان لە شوقەیەکە چەند ساڵە پێکەوە دەرگاکان بەرامبەرە مەگەر یەکتر بینی سەرێکی بۆ ڕاوەشێنێ بەڵام لە ئیسلامدا جێژنان ئەو خەڵکە ماڵ دەگەڕێ و سیلەی ڕەحمیش بە واجبە و لا يدخل الجنة قاطع پێغەمبەر فەرمی هەر کەسێک قەطعی سیلەی ڕەحم کە ناسە بەهەشتێ و فەرموویەتی وا لە فەرمودەیەشکە فەرموویەتی من سره أن يبسط في رزقه أو أن ينثأ في عمره فليصل رحمه هر من سره هر کەسێ حەزەکە ڕزقی فراوان بێ و بەرەکەت کوێتە تەمەنیەوە فەلیەسیل ڕەحیمەه زۆر باشە مامۆستا بێنە پەیوەندی خزمەتی چونکە ئێستا بەعام خزمەتی بۆتە خزمەتی ئەلکترۆنی و فەیسبوک و ئەمانە ئەمە شتێکی هەواییە بەڕاستی جێ هین نییە جێی دڵخۆشی نییە خزمەتی عملی ئەوەی کە ئیسلام پێمان دەڵێ بڕۆ لای جیرانەکەت لە مزگەوتە دایک و باو خزم و کەسوکار ئەو هەم حەقا ئێستا خزمەتی ئەلکترۆنی لا یوسمین ولا یغنی من جوع هیچ نییە وەڵا لە ئەکاونتەکەم 5,000 هاوڕێم هەیە بەڵام هەواییە یعنی ئەوە عملی نییە بەڵێ زۆر جوانە مامۆستا لە مانگەدا ئەگەر دیقەت دەی ڕەمەزانن بەر لەوەی ڕەمەزان بێ مسلمانان ینی جۆرە نەریتێک دروست بووە جۆرێک لە کللتورە ئەگەر ناوی بنێن دروست بووە چنگ بە خواردندا دەکەن خواردندا دەکەن بۆ ڕەمەزان خواردن کۆ دەکەنەوە وەکو ئەوەی ئەم مانگە جۆرێک لە مانجی قات و قڕی و برسێتی و نەهاتی و بێبارانی و چوزانم یعنی وەک بڵێ مانجی خواردن بێ مانجی خواردن بێ ئەم نەریتە لە چێوە هاتۆم کللتورە بۆ لە ناو ئێمەدا باوە واللهی ئەوەش دەگەرێتەوە سەر ئاستی هۆشیاری و خراپ لێ حاڵی بوون چونکە تەماشا دەکەی لە پێش ڕەمەزانە خەڵگەچێ بە فەردە برنجە کڕێ و ڕۆنە کڕێ و زۆخی مشەوەش دەکە خۆی مانجی ڕەمەزان یەکێک لە ئیستیغلالی ئەو فرسەتە ئەوەیە کەوا تۆ لایانی ئابوووریەکەت بەهێزکەی چونکە مانجی نەخواردنە یعنی هەندێک ئەوەکو بۆ منە بە پێچەوە دەبێ ژەمێکی تەواو کەم دەبێتەوە تۆ ئەوە یەک دوو ئەبێ ئێوارانیش نابێ ئەوەندە خۆشخۆر بی پەلامار بدەیت و ئەم هەموو سەفرە بڕازینەوە هەموو ئیسرافە تۆ دەبێ مانجی ڕەمەزان تۆ 11 مانگە ورگت هاتووە ورگ ئەم هەموو خواردنە ئەم هەموو نەخۆشی و ئەو هەموو چەوری و کۆلسترۆڵ و چی ئەم زۆربەی نەخۆشیەکان دکتۆرەکان دەڵێن هی خواردنە دەیت لە ڕەمەزان زیادە خۆری زۆر خۆری و زیادە خۆری دەیت خوا لە ڕەمەزانشدا نێڵی مەعیدە دیسراحەت کە ئێوارێ ئەوەندەی تێکەی دوو ئەوەندەی نیوەڕۆژ تۆڵە بکەیتەوە آخر ئەمە بەڕاستی حکمەتەکەی نەهاتەجێ ئەوە جارێش کە مەعیدەی خۆت ئەزیەت دەدەی ئازاری دەدەی بڵێن ڕەمەزان هۆکارێکیشە بۆ لایانی بەهێزکردنەوەی کەمکردنەوەی نەخۆشیە جەستەیەکان سوم و تەصیحو پێغەمبەر فەرموویت لە فەرمودەیەکە کە ئیمامی تەبەرانی ڕیوایەت کردووە لە فەرمێ بە ڕۆژوو بن ئەوە تەندروست باش دەبن بەڵام بە مەرجێک ئێوارە ئەوەندە نەخۆی یعنی ئەوە تۆ ئیسراحەتێ بە مەعیدەی خۆت دەی ئێمە لە سەرتا وتمان ڕۆژوو خۆراکی ڕۆحە خۆراکی ورجیش
ئەوە خواردنەکە دەیخۆی بەڵام ئەوش دەبێت کەم بێت بۆ ئەوەی کەوا هەم لایانی ئابووریمان بەهێزکەین هەم تۆزێ لە خۆمان بگرینەوە ینی خۆم ڕەمەزان وەکو ئاماژەم پێدا مانجی نەخواردنە نەک مانجی خواردن بەداخەوە ئێستا لە هەندێک ڕاگەیانەکان ینی وەکو بێڕێزێک ئەمن دەیبینم کە جاری وا ڕێکلام دەکات دەڵێ بە بۆنێ هاتی مانجی ڕەمەزانی پیرۆزە چێشخانەی فلان شوێن کرایەوە ینی باشە ئەمە سوکاتی بێڕێزی خۆ پێچەوانەکەی ڕاستە دەبێت چێشخانە دابخرێت لە ڕەمەزاندا ئیلا مەگەر هەندێک چێشخانەی دیاریکراوە بێ بۆیە بەڕاستی ینی ئێمە هەندێک شت پێچەوانە حاڵی بووین ئێمە لە ڕەمەزاندا دەبێت لایانی ئابووریمان بەهێزکەین دەکرێت بەرنامەیەک دانین بۆەوەی فێر ببین کە لە ڕەمەزاندا خەرجەکان کەم دەکەینەوە تەواوی ساڵیش بەم شێوەیە جۆرێک لە دەست پێوەگرتنمان هەبێت ئەگەر پێشتر مانجی فەردەیەک برنجت خواردبێ ئەبێ لە ڕەمەزاندا نیو فەردە بخۆی ئەو ماڵ منداڵێکە عایلەت هەیە بۆ نمونە دەبێت خەرجەکان زۆر کەم بکرێتەوە ئیسراف زۆر کەم بکرێتەوە چونکە ئێمە ڕەمەزان ئەی قوتابخانەی فێری ئەو یەشە لە حکمەتەکان یعنی ڕەمەزان ئێمە کە باسی ئەومان کرد کە دەبێت زمانت سەلامەت بێ بە ڕۆژ بێ گوێچکە لە غەیبەت دەست و دامێنت هەمووی لە حرام بە ڕۆژ بێ لە شتە حەڵاڵەکانیشەوە یەشێ لەو شتانە ئەوەیە کە تۆ لە ڕەمەزاندا ئێمە چۆن بتوانین ئێمە پێویستیمان یعنی ئێستا بۆ نمونە سیاسەتی پاشەکەوتکردن هەیە تۆ دەبێت لە ڕەمەزاندا ئەوەی تۆ ڕاستەقینەیە کە تۆ لە ڕەمەزاندا خۆراک و مەسرف کەم بکەیتەوە جارێشکە پاشەکەوت بە ماڵ و حاڵی خۆت بکەیت و وەجارێشکە لایانی ئابووری خۆت بەهێزکەیت زۆر باشە مامۆستا دەشێ ڕەمەزان وەکو مانجێکی پڕ لە عیبادەت بارگاویمان بکا بەوەی مانگەکانی دوای ئەویش ینی ئەو 11 مانگەی کە دێتەوە تاوەکو ساڵێکی تر ڕەمەزان دێتەوە کاریگەری لەسەرمان بمێنێ جوانەکانی ڕەمەزان لە ڕووی ئارامگرتنەوە لە ڕووی ڕەحم و سۆز و خۆشەویستی لە ناو یەکتردا لە ڕووی دەست پێوەگرتنەوە لە ڕووی تەندروستی جەستەی و تەندروستی لایانی دەرونی ئینسان و لایەنەکانی تریش ئەگەر ئەو کاریگەرێ نەمێنێ معنای ئێمە حکمت و فەلسەفەی ڕۆژومان جێبەجێ نەکردو نەمانزانیوە بۆیە ئەم مانجی ڕەمەزانە بۆ ئەوەیە کە ئەوەندە شەحنی ئیمانەکەت بەهێزکەی شەحنەکەی بەرزکەیتەوە و ئەوەندە ئیمانەکەت دەمەزەردکەیتەوە و ئەوەندە بەخۆدا بچیەوە قوتابخانەی بچکە ڕەمەزان خولێکە خولێکی یەکمانجیە ئەها خول دەکرێتەوە بۆ ڕاهێنان ڕەمەزان خولێکی یەکمانجیە بۆ ئەوەی 11 مانگەکەی کە بە دوای دادێ تۆ مقاومەتی ئەم هەموو فەسادە ئەم هەموو قەیرانە ئەم هەموو خەمە ئەم هەموو بەتایبەتی لەم میلەتە کزۆڵە کلۆڵە یعنی بەڕاستی من مشکلەمان زۆرە دەبێت ئێمە بەم ئیمانە مقاومەتی ئەم هەموو خراپ و فەسادە بکەین سەبرمان هەبێ و بتوانین بزانین چۆن ڕوبەڕووی ئەم هەموو قەیرانانە دەبینەوە ئەوە ڕەمەزان وامان لێ دەکات کە ئێمە لەم خول لە ڕەمەزانەیدا ئەم هەموو دەرس و پەندەمان وەرگرت بێت کە بۆ دوای ڕەمەزانیش یعنی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بدە فەرمێ نیشانەی قبوڵی ڕەمەزان ئەوەیە کە لە دوای ڕەمەزان ئەو کەسە ڕۆژوو بەلایەوە ئاسان بێت شەشڵان جارێ هەجارێ شەش ڕۆژەی شەشڵانی بە دوایدا دەگرین ئەو جا دووشەمە و پێنجشەمەکان لەگەڵ یا بەردەوام مانجیلانی کەم 3 ڕۆژ بۆ ڕۆژوو دەبین جا دووشەمە و پێنجشەمە بیان 13 و 14 و 15 مانگ بێت جا یعنی هەزەکەی ئەم کەسی ڕۆژوان دەبێت بەڕاستی لە ڕەوشتەکانیە دەرکەوێت ڕنگدانەوەی ڕۆژوو لەسەر تاک و کۆمەلگا لەسەر تاک فێری سەبر بوو بێت فێری ئەوەی بوو بێدان بەخۆی دابگرێت فێری اقتصاد بوو بێت فێری ئەو ببێت ئەندامەکانی فێری ڕەوشتە جوانەکان بوو بێت یعنی ڕەمەزان قوتابخانەی ڕەوشتە جوانەکانە زۆر باشە مامۆستا کات دەوانێت ئەوەندە دەرفەتمان بدا بەڕێستان وابزانم شتێکتان ئامادەکرد بوو لە کۆتایی بەرنامەکە ویستم وەکو خاتیمە جۆمان لێبێ پەخشانێکە شارێکە بەڕێز شتێکتان هەبوو لە کۆتایی بەرنامەکە دەمەوێت بەڕێستان ئەو بابەتە پەخشانە شعرێک پەخشانە شعرێک لەسەر وەکو پێشوازی بۆ ڕەمەزان کە ئەمێک دوو ڕۆژەمان لە بەردەماماوە ئێمە لە کۆتاییدا پێی دەڵێن زۆر باشە من پێشەوە پێویستە خۆحافیزی بکەم زۆر سپاس بۆ ئامادەبوونی تۆ کە لەگەڵمان بووی لەم گفتوگۆی لە دەواازەی مانجی ڕەمەزاندا زۆر سپاست دەکەین بینەرانی عزیز و خۆشەویست گوێ لە مامۆستا دەگرین شعریە پەخشانەکەیمان پێشکەش دەکاو زۆر سپاسان دەکەین و بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵێ فەرماوەست لە پێشوازی ڕەمەزاندا دەڵێن ئەی ڕەمەزان مانجی ڕەحمەت ئەی ئارامگای جەستەی شەکەت خەرمانی ساڵت بەرەکەت تۆ دەرفەتی پاکبوونەوەی بۆ تۆ بەکار لەگەڵ خوددا ئاشبوونەوەی مژدەی بەهەشت دەدەی بەوەی بە تەقوا بێ بەندەی خوا بێ وا لە نەفسی خۆی تەرابێ هەرچەند نەفسی وەکو پشکۆ گەرمدا بێ هەرچەند نەفسی بڵێ بابێ ئەم پێی بڵێ نەخێر نابێ نەخێر نابێ مسلمانی ڕاستەقینە دەبێ وابێ وەک داربەڕوو باوەڕ لە دڵیا چەسپابێ وای ڕەمەزان چ گوڵزارێکی جوانی
تۆ مێژووی فەتحی یارانی ترس و بیمی نەیارانی هەوارگەی چاکەکارانی ژوانگەی تۆ بەکارانی ئێستاش هەروەکو جارانی سفرە و خوانی دەوڵەمەند و هەژارانی دەسا فەرموو ئەی مانجی نور وەک پزیشکانی بێسنوور خۆت بنوێنە لە خەوی قوڵ هەڵمانسێنە تۆزی گوناه دای پۆشیوین بیتە چێنە بە مشتێ ئاوی زەمزەمت توینوێتی ڕۆحمان بشکێنە بە مشتێ ئاوی زەمزەمت توینوێتی ڕۆحمان بشکێنە پشکۆی ئیمان خۆڵەمێشی لێنیشتووە وەی گەشێنە لەسەر تەقوا ڕامان بێنە خوای گەورەمان کات بە تەقواداران و لە ڕزی تەقواداران خوای گەورە ئینشاءالله نوێژ و ڕۆژ و تاعەت و تەراویحمان قبول بفەرمێت ئینشاءالله تعالی ئینشاءالله ئەم مانگە مانجێک دەبێت ئەمان و ئاشتی و ئاوەدانی بۆ کوردستانمان ئینشاءالله تعالی خوای گەورە تاعەت و عیبادەت و نوێژ و ڕۆژ و تەراویحمان لێ قبول بکات و ڕەمەزان لە هەموو لایەکمان پیرۆز